سڵاو لێبێ سڵاو لە تۆش بخێر گەورم سلامەکەم برای گەوری نای بەڕێز سلامت ڕزگار کاک ڕزگار سلامت ئەمە دوکانی خۆتانە کاک ڕزگار وڵای ئەمە کارمەندی لە شتانستاک بێن بەبەستم لێرە کار دەکەن بەڵێ الحەمدولێ زۆر چاکە بێمە ناوەوە کاک ڕزگار فەرموو ئەوە چیەکەن لێرە مەعمەل و شتان داناوە ئێرە VVO لە کارگەیە لە سلێمانی 7 ساڵە و کارگەی هەیە بەڵێ بەس ئەو لە قەماڵقی فرۆشتنە وەکو فرۆشتن ینی 3 مانگە لێرە کرایتەوە لە هەولێرێ باش ئەو جیازە چی دروست وەڵاو ڕاشێ لێ ڕاشی خۆدان دروستەکەن زۆر چاکە خواستی زۆرە لەس وەڵا الحەمدولله ڕاشی زۆر داوایەکەن بەخۆی ئەو کارگە 7 ساڵە لە سلێمانی هەیە سێ لقی لێوەیە زۆر چاکە لەسەر داوای هاوڵاتیان لێرە ئەو کارگە لقەچ فرۆشتنی لێرە کردەوە ئەمە دەتوانین ئێستا زیاتر لە 45 نەوع زەیتی سروشتیمان هەیە دەستان خۆش بەڵام ئەمە ناتوانین هەموو لێرە لە پێشچاوی میوانەکان و مشتری دروست بکەین ئەوانش بەعزەکی لێرە دەتوانین ئێستا مەسەلەن تاعینەکەی ئەمە دەتوانین لێرە مەکانێکی کەمی گرتیە دەتوانین لێرە زەیتی ڕاشکە لێرە دروست دەکەین ڕۆژانە ئەو چەرەزانەمانەیە هاردراومان هەیە لێرە لێرە شەوانە جێکی کەمی دیگرتیە دەتوانین لێرە پێشکەش بکەین بەڵام بەگشتی ئەمە ناتوانین یعنی ئێستا مەسەلەن زەیتی زەیتونە لە کارگە ینی بەچەند مەرحەلەیەک دروستەکەی ئەوانە زۆر چاکە لە شتان ساخت شتێکی خۆشمان بۆ باسکە لە کاتی کارکردنەوەی دابێ وەڵای ئەمە بیدایەتە بەڵێ یعنی تا ئێستا شتێکیوان نەبووینە بەس بەڵێ وەکو پێم گوتی کارگەی لەقی فرۆشتنە ئێرە بیدایەت لەگەڵ مشتریەکان وەڵای باشن باش الحەمدلله خەرج لێ وەڵای مە سیستەمی کاشێریە وەڵڵا خاتر وشت نییە بەخوای خاتر وشت نییە بەس ئەمە شتێکی دیمانەیە بەس لە زیاد خاترگرتنی ئەمە دەتانین احتیاتی ئەم جار دەرێنە میێوانەکان بەڵێ سیستەمە ئیمە تا 250 داشکان نییە بەڵێ بەڵام دەتوانین ئەوە تێستەیە بەلاشە وەکو چەرەساتی ئەسفەهان پێشەچی بە دڵی خۆت تێستەکەی ئەتوانی هەرچیەکە حەز لێ بوو تامیکەی تاقیکەیتەوە میوانمانە بۆ دەرێ من لۆ نمونە فسقەکە تامەکەم دێ ئەمە دەرێ ڕاوەستێن نۆتێلای چ دەدەینێ قەزوانەکە دەدەینێ پێدادێن زۆر ئەوە یعنی ئێستا ئەکەن بەچی ئەدی بۆمان دروست کە با ببینین جەماعەت با ببینیم زای چیمە بۆ دروستەکە ئەمە دەبێتە چی؟ ئەوە دەبیتە زبدە کەرێ پێ دەبێت سلێمانی کەرێ با تامیکەین ئەخر تام ئەگەر نەکڕی ئەمە وشمان هەیە وەڵا مشتری دەکڕن بەس ئەگەر نەکڕن دەرێن ئەرتامی هەزار نارمان دەبێت مشکیلە نیە 5,000 مایکەسوورەکە دڵی باشە خوشی گەورەی منی سەلامەت بخۆشحاڵی نۆتێلاج فرێش دەدەمێ بەبێ زەیت بەبێ شەکری سپی ئەمە کاکاو بندق بەکاردێنین لێرە زۆر یعنی خەرج زۆر لێ ڕازیە ئەوە وەکو کەرێ بەیانیان بەکارێنن احتیاتی هەموو یعنی دەتان لە زیاد جەمی بخۆی هەشە مەسەلەن شان ئایسان ئەمە کوردەواری خۆمان شا برسی دەبین عادەتەن زۆر خۆرین کەس جێ لێ نەبێت گلەیمان لێ بکەن زستانی شەوەکانی درێژە ئیمە چ دەکەن مەسەلەن ئەوە دەتانی شەوان برسید بی دوو کەوتشی لێ بخۆی ڕاستە باشە نۆتەلاج زۆر خۆش باشە دەی بابتە ڕێکلامەش باشە لە خزمەتان قەی ناکەی ئەمە پێمان خۆشە گەنجەکانمان کاری خۆیاندا بمەزرێنن کارگەی خۆیانیان هەبێ وڵاتەکەمان بەرەو پێشەوە بەرێن ئەمانە جێگەی شانازین بۆ ئێمە ئێمە بەرهەمەکانمان ئافۆن قسەی توش دەبڕن بەرهەمەکانمان هەر هەمووی سروشتیە یعنی وچ پێم گوتی ئەو زەیتانە 100% سروشتینە ئێستا ئەمایتمان هەندێکمانێ لە ئازاری مەفاسڵ جمگەکان غازات و قۆڵۆنمان هەیە زەیتی بۆم خۆشکەرمانی ڕیشوان وەکو عیلاج ئەمە نافرۆشین چکە ناتوانانی وەکو عیلاج بەڵام وەکو زەیتی تەبیعی دەدەین بە هاوڵاتیان دەدەین بە میوانەکان سپادی هەیە و سوودی لێ دەبینن دەستان خۆش سەرکەوتوو بنی وەڵاو زۆر بەتان بوو ئەویان دووبارەی دەکەینەوە دەبتە 3,000 کات قەینا مشکلی لێ پارەکە دەوێنێ خوێنێمە بەس ئەگە مەجاڵەکەم دەی بۆنەی خۆشت بدەمێ زەیتمان هەیە باشە بەس عەفو سەتڵی خۆڵ لەکوێ ئەوە دابنێم ئەلێرەنانی لە دەرێ ئێستامە ئەوە دەکەیتەوە ئەوان زەیتی گوڵە ئەمە زەیتی گوڵە زەیتی گوڵە بۆ ئەم پێشکەشکارە گوڵە سەلامەت خوشی گەورەت منی برای گەورەی منی سەلامەت سپاس دەکەم دەستەگەر ئەوە لە چی ڕادەست پێ بکەم وەسپەکەی ئەمە لۆ خواردن بۆستە تەواو باشە ئەخر لۆ خواردن دەبی ئەو پێدا دێم بۆ خواردنە بێمە ئەخر ئەمن ئەهەبزانە بۆ جمگەیە ئەنانە کە گوتن لۆ خواردن لە هەم شتێکی دەبیت ئێستا ئەوەمانەیە زەیتی گوڵە 100% سروشتیە لە بۆ خواردن لۆ ناو چای خەرک دەبا مەسەلەن میوانەکانمان دەبن 2 دڵۆ 3 دڵۆ لە کترێکی چای دەکەن بۆنی خۆش دەبی
لۆ ناو شیرنەمەنیەکان زۆر ئەوە دەکەن بەکاردێنن حەلەبی و کاستەر و لە بۆ شتی دیش ئیزافێن لۆ دەم و چاو لۆ پرچی لۆ کامل جسمیش دەبی هەم بۆن خۆشکەرەوەی نەرمکەرەوە بەڵێ مەبەستەوەی لە ڕێگەی خواردنەوە تۆ ئەڵێ بۆ جومگە باشە نانا ئەوە نەرمکەرەوە لە جسمت ئاحتیاری لۆ دم و چاو لە بۆ پرت ئێستا کیمیایی بە نەم دەگۆ لە بۆ دم چاودیان لە بۆ خواردنی دەبیتن بەسەوە هەمووی سروشتی یعنی زەیدەکانمان 100% تەبیعی سروشتینەوە زۆر چاکە سەرکەوتو بنی ماشەڵڵا بەشکر بە خۆتە وەڵی ئەمە کارمەندم لێرە دەی لە ینی ئەمە مالی من نییە بەس ئینسان ینی شتەکە کو ئەمە ئەوها ڕاستەکە دەست خۆش بە سەرکەوتی بڕاستە کارمەندی گەورە منی ئەبێ ساحبی شەکەش بزانێت کە تۆ کارمەندێکی دڵسۆزی بۆیە بۆ سەلامە باسی بەرهەمەکانەکەی پێت خۆشە بناسرێت ئەکی تۆ کارمەندێکی زۆر زۆر لێ هاکەوتی دەستە خۆش بێت لە ش ساڵ پرسیارێک لێکم وەڵامەکە زانی دەبیتە خاڵ خەڵات لەگەڵ پرسیار وەڵامە چۆنی باش وڵی ئەگەر باشە الحەمدلله باشە جلی کوردیم لە بەرایە بەڵێ پرسیاری ساڵی کوردیشە لە یەکەم ڕۆژ و مانگی کوردی باش وڵا ڕۆژ مانگەک ئاتەوە باشە زۆر باش یەکەم مانگی ساڵی کوردی ناوی چییە نەورۆزە نەورۆزە ئافرین ئەگەزدەکار دوازە لە بۆ دەلێم نانا تەواو دەستە خۆش بێ سەرکەوت ئێستاش ئەمە لەناو بەفرانبارین بەڵێ تەواوە دەستە خۆش بێ ئەمە مادەم تۆ خۆ دوکانی چەرە سوز بدە و خواردن و شتانە دێ ئەمەش خەڵاتی چەرەساتی ئەسپاهانە پارەمان نییە باش ئەمش پارێوانەتان دەستە خۆش بێ زۆر سپاس دەکەم ئەوە خەڵاتی چەرەساتی ئەسپاهانە بۆ بەڕێزت هیوادارم بەدڵت بێ سەردانیان بکەن ئەوانیش دوکانی چەرەسیان هەیە لە دووسایدی بەختیاری شتەکانیان زۆر زۆر تازە و فرێش زۆر بەتامە بەڵێ بەڵێ هەولێر پاک و خاوێنن ئێوەش سەردانیان بکەن ئینشەڵا سوودیە بێ بۆتان زۆر سپاس کاتێکی خۆشخوا لەگەڵ زۆر سپاس دەستە خۆش بێ زۆر سپاس ئەو کاکەیە یەک دنیاشتی خۆشی یاپەم تامم کرد دەستی خۆش بێ خوارسکان با ئینشەڵا